سڵاوتان لەبێت هودا عوسمانم سەرباسی تیوارتان پێشکەش دەکەم. علی حەمە ساڵح بۆ قوبات تاڵبانی فیلمانیە تەقلەی پێلێ بدەن ڕێگەی کەلارورانیا تەواو بکەن دوای ئەوەی میدیاکانی نزیک لە قوبات تاڵبانی بڵاویان کردەوە قوبات تاڵبانی لە نێوەنجامی سەرکردایەتی یەکێتی گوتوێتی یەکێتی و حزبەیە کە تەقلا بە فیل لێ دەدات بۆیە دەتوانێت پێش دوو هەڵبژاردن کۆنگرە ببەستێ لە بەرامبەردا علی حەمە ساڵح ئەندامی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە ئەفراکسیۆنی گۆڕان لە پێگەی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بە بێناوهێنانی قوبات تاڵبانی پۆستێکی بڵاو کردەوە و لەسەری نووسیوە فیلمانیە تەقلەی پێلێ بدەن ڕێگەی کەلارورانیا تەواو بکەن. علی حەمە ساڵح جەختی کردوتەوە 4 ساڵە پرۆژێکی استراتیژی لەم زۆنە واتە زۆنی سەوز تەواو نەبووە خوێندنگا و نەخۆشخانەکان داخراون. تەنها بۆ قادرمەیەک شارەوانی دهۆک 6 ملیۆن دیناری تەرخان کردووە. ئەمڕۆ شارەوانی دهۆک چەند وێنەیەکی نۆژەنکردنەوەی قادرمەیەکی بڵاو کردەوە کە 6 ملیۆن دیناری بۆ تەرخان کردووە. ئەمەش کاردانەوەی زۆری بە دوای خۆی داهێناوە. خەڵک دەپرسێت بۆچی تەنها بۆ یەک قادرما 6 ملیۆن دینار خەرج کراوە لە کاتێکدا قادرمەکە تەنها 9 بلیکانەیە. ئەو قادرمەیە دەکەوێتە گەڕەکی بەڕۆژکی. شارەوانی دۆک لە ڕێکەوتی حەڤەی ئەیلول دەستی کردووە بە نەوژەنکردنەوە و ئەمڕۆ تەواوی کردووە. پارێزگاری سلێمانی بەشداری یادی لەدایکبوونی مەهاتما غاندی دەکات و تا ئێستاش نازانرێت نالی کەی لەدایک بووە. هەواڵە بووبەکەی پارێزگاری سلێمانی ئەم وێنانەی بڵاو کردوونەتەوە دەڵێت لە ئاواری شار و لە بەردەم پەیکەری جوامێر مەهاتما غاندی یادی 154مین ساڵی لەدایکبوونی غاندیان کردەوە. لە ڕێوڕسمەکەدا ڕاجات خۆش جێگری کۆنسوڵی هندستان لە هەرێمی کوردستان بەشدار بوو. ئەمە لە کاتێکدا تا ئێستا یادی لەدایکبوونی کەڵەناودار و بیرمەند و شاعرانی کۆنی ئەمە دیار نییە تا یادی لەدایکبوونیان بۆ بکرێت و گوڵباران بکرێت. نمونەی زیندوش نالیە کە لە 4 ساڵی جیاوازدا لەدایکبوونی هەیە. کەریمالی دوای ئازادکردنی دەستگیر کرایەوە. ئەمڕۆ کەریمالی ئەنجامی تۆشی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دوای دەستگیرکردنی بە کەفالەت ئازاد کرا. هەر ئەمڕۆژ جارێکی تر دەستگیر کرایەوە. بە پێی زانیاریەکانی تیوار دوای ئازادکردنی بە کەفالەت لەسەر سکاڵایەکی تری وەزارەتی دارایی و بەڕێوەبەری گومرگ و بەڕێوەبەری مەرزی پەروێزخان دەستگیر کرایەوە. داهاتی فرۆشی نەوتی عێراق لە مانگی ئەیلولدا زیاتر لە 9 ملیارد دۆلار بووە. وەزارەتی نەوتی عێراق لە ڕاگەیاندراوێکدا بڵاوی کردەوە مانگی ڕابردوو 103 ملیۆن و 143,199 بەرمیل نەوتیان هەناردە کردووە و داهاتەکەی گەیشتۆتە 9 ملیار و 494 ملیۆن دۆلار. نرخی یەک بەرمیل نەوتیش لەو مانگەدا 92.05 دۆلار بووە. ئەمە لە کاتێکدایە وەزارەتی نەوتی عێراق هەموو کۆتایی مانگێک بڕی نەوتی فرۆشرا و داهاتەکەی بڵاو دەکاتەوە. بەڵام سەرباریەوەی هەرێم ئەناردەکردنی نەوتەکەی لە ڕێگای تورکیاوە ڕاگیراوە. هێشتاش بڕێکی زۆر بە تەنکەر دەفرۆشرێت و نازانرێت داهاتیە و نەوتا چەندە و لە چیدا سرف دەکرێت. سەرباسی تیوارم پێشکەشکردن کاتێکی خۆش.